سڵاتان لەبێت بینەرانی وێزگە نیوز تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان باز لە سێ بابەتی گرنگ دەکەن یاخود سێ خاڵی گرنگ دەکەین کە لەم مانگە پیرۆزەیە پرسیاری زۆرێک لە ئەو کەسانەیە کە لە مانگی پیرۆزە ڕەمەزاندا بە ڕۆژوو دەبن بۆ ئەم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجێنیمان کردووە. مامۆستا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. مامۆستا ئەمانەوێت باسی ئەو کەسانەمان بۆ بکەیت کە لەم مانگە پیرۆزەیان نەخۆشن، قسەی تۆ لەسەر ئەو کەسانە ئایا گوناحبارە بن ئەگەر بە ڕۆژوو نەبن؟ بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان، سەرەتا دەستخۆشی لێوەی بەڕێز دەکەم و هەروە سڵاو و ڕێزم بە هەموو بینەران و بیسەرانی ئازیزدا جێگە شوێنەکەن. خوای گەورە تاعاتی هەمووان قبوڵ کە ئینشاءالله ببینە کە کەسانی کە لە مانگی ڕەمەزانەیە خۆمان بەهرەبەند کەین وەکو چۆن نتوانین کە بەنداتەکانی خوا جێبەجێکەین، ئاسواری بەنداتەکەش کە بوون بە کەسانی چاک و چاکە خواز و چاکەکاری ئینشاءالله لە ڕەنگدا کە دارمان ڕەنگ باتەوە. لە ڕاستی ئێمە لە شریعەتی ئیسلامیە قورئانی پیرۆز بە تەفسیل بە شێوازێکی زۆر گشتگیرانە باسی ئەو حاڵەتان دەکات کە ڕۆژوو لەسەر کە موسڵمانان فەرز دەکرێت، بەڵام پەیوەندی بەو لایەنەوە هەیە کە لایەنی توانە و تاقەی ئینسانە ئەو وزەی کە لە مرۆڤ هەیە کە حاڵی طبیعی و ئاسایی بێ، جا ئەمجا خیتابی خۆی ڕووتێکا کە بە ڕۆژوو بێ. لار حاڵەتێکە هات و ئینسان بوو بە کەسێک کە چوە گرفتێک و ناڕەحەتێکی بۆ تووشاجات ئەناڕەحەتەکان جەستەیی بن کە نەخۆشیەکە یاخۆ سەفەرێکی کتوپڕەکەەوە دروستە بێ. لەم حاڵەتە قورئانی پیرۆز ڕێگەی داون ئەوانەی کە نەخۆشن، نەخۆشیەکان ئەو نەخۆشیانن کە ڕۆژوو بۆی زەرەری هەیە یا ناتوانن بۆ نەخۆشیەوە بە ڕۆژوو بن، یا ئەگەر بە ڕۆژوو من لەوانە سەخت بێ لە سەریان، ئەوە قورئانە فەرمێ فەعیدەة من ئەیام ئوخەر، ئەو کاتە ڕۆژوو ناگرێت، دوایە ئەتوانێت ڕۆژەکانی تری ساڵە بیگرێتەوە کە مانگ زستانە بێت، لە هاوی نابێت، لە بەهارە، لە کاتێکە خۆی بۆی کرا کەی توانای هەبوو کەی نەخۆشەکەی کۆتایی هات ئەتوانێت قەزا بکات و ڕۆژەکەی بگرێتەوە، چونکە ئەم عیبادەتە لە لەسەر ئێمە فەرز دەکرێت لە هەموو بەندایەتەکان لە شەریعەتی ئیسلامیە بەدیلمان هەیە. هەموو حاڵەتێک ئەگەرەکانیش لە ژیانی ئینسانە هەیە، ئەر ئەگەرێک کە لەگەڵان گونجاو نەبوو بۆ ئەگەرە حکمێکی تایبەتمان هەیە. بۆ ئەوانەی کە نەخۆشن وتمان نەخۆشیەکان نەخۆشیێکی تێخایەن نییە، مای چارەسەربوونە، بەڵام لەوانەیە مانگێکی تر لەوانەیە 10 ڕۆژی تر 20 ڕۆژی تر ئەمە ڕۆژوو واز لێ هێنێ. ئەگە 2 ڕۆژیش بێ نەخۆشیەکەی 2 ڕۆژیش بێت وازی لێنێ، دوای لە فەعیدەة من ئەیام ئوخەر لە دوای ڕەمەزان قەزا دەکات. بەڵام ئەوانەی کە نەخۆشییان هەیە نەخۆشیەکان درێژخایەنە، واتە لەگەڵ تەمەنە تازە لەگەڵیەتی و ئەو جۆرە نەخۆشیێشە ڕۆژوو بۆی زەرەری هەیە، هێندە ڕۆژوو نەخۆشی هەیە ڕۆژوو بۆی باشە، هێندە نەخۆشیە دوکتۆرەکان پێمان دەڵێن تەمەنەمە بێ پزیشکەکان دیاریکەن ئەو نەخۆشیە کامی خراپە و کامی چاکە. ئێمە بەڕاستی لە ڕفقی ئیسلامیەوە دیگەڕینەوە بە الاختصاص، لەمانەیە ئەوانە کێ الاختصاصن و پسپۆڕی تایبەتیانە پزیشکەکان ئەوان بڕیارە دەن کە ئەو نەخۆشانە کامیان زەرری هەیە زەرری نییە. ئەگە وتی ئەم جۆرە نەخۆشە ناتوانێت تاڵەڕاتێت بە ڕۆژوو بێت، چونکە تاکو ماوە لەگەڵ ئەم نەخۆشیە بەردەوام بێ، ئەوە ڕۆژوو ناگرێت بەردەوام بۆ خۆی هەر ڕۆژوو بە ڕۆژوو نابێ. بەڵام هەم کاتێک گەشتە مانگی ڕەمەزان فیدیەکەی دەدا کە بە دیری ڕۆژوەکە بەڕاستی پارەدانە، یعنی ئەگەر نەکرا بە جەستە بیگرین و خۆمان بە فعلی جێبەجێکەین ئەتوانین لە مقابلی هەر ڕۆژێکە فەقیرە تێرکەین، ئەو کاتە ئەوە گیرفانمان دەکەین و بۆ هەژارەکانمان. یعنی ئەم شریعەتی ئیسلامە ئەو نەجوان هاتووە لەگەڵ مرۆڤە بەردەوام تۆکا بە ئینسانێکی چاکەکار، ئەگە بەندایەکە خۆ بۆ کرا بە فعلی باشە، بۆ نەکرا وەرە لە مقابلە ببەخشە، گیرفانە ببەخشە و کەسێکی ڕازید مەبە. ئەو کاتە بۆ هەر ڕۆژێک بۆ ڕۆژانی کە بە ڕۆژوو نابێ بڕێ لە دیاری کراوە کە ئێستا 3000 دیناری لەم تەبعی خۆمانە، یاخۆ مەسەڵەن کیلۆیەک شتێک ئەوەندە برنج ببەخشێ بە فەقیر و بە هەژارێ، یا خواردن دروست کە ژەمێ خواردن بە ماڵێکی هەژار، ئەوە ئەکەوێتە بری ئەو ڕۆژوەی. ئەمە بەنسبەت ئەو کەسانی کە پێڵەن نەخۆش. مامۆستا هەنێک نەخۆشیەکەیان درێژخایەنە و لەگەڵەوە شاتوانێ ئەوەیان نییە کە ئەو بڕەپارەیە بن، ئایا گوناحبارە بن ئەگەر ئەو بڕەپارەیە نێن؟ ڕاستیدا ئەو پارەی کە لەسەریان دانراوە فیدیەکە ئەوش بە هەمان شێو مەجای تێدایە. خوای گەورە قاعیدێکی بۆ داناوی لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها، لە شریعەتی ئیسلامیە تەکلیف و ئەرک بە ئەندازەی توانای ئینسانە، توانات نەبوو مکەلەف نیت کەواوەگە تۆ لەسەر پێویست بوو ئەگە پارەم پێ نەبوو لەسەرم واجب نیە، هەر کاتێ پارەم بوو ئەم ساڵنا ساڵێکی تر 10 ساڵی تر هەر کاتێ پارەم دەستکەوت ئەیدەمە فیدیەکە. حەزێکا توانین مەسەن تۆ لە مانکە بەشێکی بدەیت 5000 بدەیت 4000 بدەیت، چیت دەستکەوت چی لە خۆ زیاد بوو لە مەسەفی خەرجی پێداویستی خۆ زیاد بوو ئەتوانین لەو بیبەخشی. مامۆستا باسی نەخۆشمان کرد، باسی بە ساڵات چوو بکەین. ئایا ئەو کەسانی کە بە ساڵات چوون بە ڕۆژوگرتن پێی بێتاقەت دەبن، گوناحبارە بن ئەگەر نەیگرن، لە کاتێکە ئەگە خۆیان نەخۆش نین تەندروستیان باشە تەنها بە ڕۆژوگرتن پێی بێتاقەت ئەبن؟
ولا قرآني بيروزا فريمو على الذين يطيقونه أوانيك أجب الرجوب سخت الرجوب كتنبوعات وأنا بروجوبن بعد الرجوب تاع عزيتي جستانا دا عزيتي نفسي أنا دا عزيتي لو أنا ما عندي هم كاب شوازي كوا كتوانا كان يلي كما كاتو كبيا وتمنى كان داك وتمنى كان أواني كتمنى هالشا ولا شخص هشتا صال ونوصالا أو عمرها من نوصالا مي وصالا ديو كجنجب الرجوب أو براسي بيوندي بجستين إنسانا كخوي وهي يعني أجر لو تمنى أو لو حالتي تمني جستي أو الرجو كتنكا زلي ليدا يا بين أجيدا يا زحمة ولا سر أو قرآن فمي وعلى الذين يطيقونه أو أن الرجو كتن بيان سقط عزيتها فدية أو أن شيئا لمقابل هالرجوك فدية كذا كبيتة لأخوانك كسيازادين عليك يا أخواني فقيدة كذا كعو مقابل بديل كذا شو كذا ما انتظرنات وأنا بالرجوب أم جاك سجر هاتو أم قصلي رابكين أجر نخوشك وتي هل بالرجوب پیرێ گوتی هەر بە ڕۆژبووم بەڕۆی بە ڕۆژبوونەکەیەوە تووشی نەخۆشیە بوو نەخۆشی کابرای نەخۆش بەوەی ڕۆژەکۆ زیادی کێ شەرعەن گوناهبارە ئەم عیباتە بەو تاوانە دەڕووی شەرعیەوە نابێت گە زانی ڕۆژوو زەرەری هێنا بیکە ئەگەر پیرێ زانی ڕۆژوەکە زیاتر نەخۆشیەکە ئەگەر بە ڕۆژوو بە گوناهبارە بێت یایە یعنی ئەوەن بە عیبادەت بە حساب نیە لەم کاتێ بێتە تاوان بۆی ئەم جەستەی ئینسان لای خوا زۆر بەڕێزە ئینسان جەستەی کە هەیەی ئەم جەستەیە کەرامەتی کتابەتی هەیە کە لە قورئانە کەرامەتێکی پارێزراوە کەرامەتەکە شتێکی وەهمی نییە كرامة ريزي مروف جستي مروف للا شريعة الإسلام حقيقتها بويا بو همو أحكام كدايناوا ريزي مروفي تياب هرستو واتە تەنها ئەگەر بە تەمەنێک واتە بە ساڵاتچیەک ئەگەر بێت و تەنها پێی بێتاقەت بێن نەخۆشی نەبێ لەو کاتەیە گوناحبار نابێ ئەگەر پێی بێتاقبوونەکە تا جوێلێک هەیە بێتاقەتبوونێکمان هەیە مەسەن بۆ نمونە تووشی سەرێشێکی زەحمەتیەکە بێتاقەبوونێکی زیاد لە حەد بوو نەخە گوناحبار نابێتوانێت بە ڕۆژوو نەبێ فیدیەکەی بە مامۆستا باسی ئەو کەسانە بکەین کە ڕێبوارن یاخود لەسەر سەفەرن ئەگەر بە ڕۆژوو نەبێت تا چەند گوناحبارە و ئایا قسەیەکی شەیە ئەڵێن ئەگەر ڕێبوار لە کاتی سەفەرە دوور و درێژەکەی لە کاتێکا کە لەسەری نییە بە ڕۆژوو بێت ئەگە ماوەکەی زۆر بێت و بە ڕۆژوش بێ خێرەکەی دوو هێندەیە بەڵێ لەڕاستیە ئەمە قورئانی پیرۆزە خودی نەسی قورئانەکەیە کە فەرمیێوانەی کە مسافرن إن كنتم على سفر ئەگەر ئێوە لە سەفەرا بوون ئەویش بە هەمان شوێ لە سەفەرە بە ڕۆژوو نامێن فەعیدەة من أيام أخرى لكاتي ڕۆژگەر ئێمە بە ئەم حکمە شەرعیانە باسی طبیعەت و حاڵەتی ئاساییەکە لە حاڵەتی ئاسایی ماڵی خۆمانە کامو شێکمان کامڵ و شوێنی خۆشمانەیە و خواردنی چاک و جێگەی باشمانەیە ئەلەو کاتە چوومە دەر لە ماڵی خۆم بوومە مسافر کە ئەچمە جێگەیە کە ماڵم وەکوجاران نییە خواردن وەکوجاران نییە شوێنی ئاساییم نییە ئەتوانم بە ڕۆژوو نەبووم چونکە لەم کاتەیە سەفەر مەحنەتێکی خۆی هەیە ناڕەحەتێکی هەیە ڕۆژوش ئەبێتە ناڕەحەتی دووهەم لە شریعەتی ئیسلامی خوای گەورە لە ئەحکام شەرعیەکەی خۆی خۆشە بێت لێرەدا لەبەر خاطر پارێزگایی لەسەر دەرونی ئینسان نەفسی ئینسان پەرێزگا لێرەدا لە حەقی خۆی خۆشە بێت کە حەقی عیبادەتەکەیە لەسەری لا باڵێ لێرە بە ڕۆژوو مەبە کەی گەڕایتەوانێ کەی بۆت کرا لە دوای مەسەن ڕەمەزان قەزای کە لە ساڵەکەیە خۆ زەمانە حەمدوللا زۆر و کات زۆرە لە کاتێک و کاتەنە قەزای کەوتە دێ لە زستانە کە ڕۆژگار کورتە ڕۆژگرتن زۆر ئاسایی هەست بە برسێتی و ناڕەحەتیش هەر ناکەی ئەتوانێت بە ڕۆژ بێ ئەمجار ئەگەر کەسێ مسافر بوو لە سەفەرەکەیە ڕۆژ و بە ڕۆژوو بوو ئەمە قورئانە فەرمێ بۆ نەخۆشەکەش بۆ کابرای بەتەمەنەکە بۆ مسافرەکە و ئەن تەصوموا خەیڕ لەکم خۆ ئەگەر بتوانن بە ڕۆژوو بوون و هێندێ میحنەت قبوڵکەن هێندێ ئازار قبوڵکەن بۆ خۆتان باشترە چەندە میحنەت بکێشی ئەوەندە پاداش دووبەرەگری بەڵام ئاگان لێبێ ئەو میحنەتە نابێ بێتە هۆکاری دروستکردنی دەردێ لەسەر جەستەی ئینسان واتە ئەگەر لە سەفەرا بێت و بە ڕۆژوو بێ بە ڕۆژ بێ ئەجری زیاتری ئەجری زیاترە ئەوە حەقیقەتە پاداشەکەی زۆرترە بەڵام مکەلەفیش نییە بە معناتان ئەمە اختیاریە خۆت ئازادی مە حڕیەتە ئازا فەرمێ دەتوانی بیشکەنی بە ڕۆژوو نەبی ئەشتوانی بە ڕۆژووی لەم دوو خیارە کامی هەڵەبژێری خۆت ئازادی دوو بژاردەمان پێداوی یا بە ڕۆژوو یا بە ڕۆژوو مەبە بەڵام ئەوشە پێڵێن بە ڕۆژووی خێری زیاترە نەشبی بۆت هەیە و دوای قەزا بکەرەوە لە هەردوو حاڵەتەکە تۆ کەسێکی ئاسایی من دوو بژاردەیە ئازادم ئەم ئینسانە ئازادەکە لە ژیانی خۆیان بنەچن بۆ سەفەرجای وا سەفەرەکە کارە لە تایرەکە دانیشتووە و ماڵی خۆی واتانێ قاجە قاسە قاز بە خۆی لێ خەوی ئەڵێ ماڵەوەیە ئالێ سەفەرە هاتووم و دا ئابەزەی لە شوێنی فێنک بە شوێنی فێنک بەچێت دەفتێرێکی خۆش لە ماڵ و خۆشترە لەوایە بەڕاستی کە هیچ ماندوو نەبوو یعنی سەفەری جاران کە قورئان باسێکە بە پێ ڕۆشتون بە وڵاغ ڕۆشتون مەسەن قۆناغێکیان بڕیەوە دا بۆ دانیشتنای وڵاغەکانیان تێر کردا خۆشیان ئیستراحەتیان کردا گەرما لێداون ئێستا نەگەرما لێمانەیە نەسەرمانەوێت لەورە ئێستا بە ڕۆژی بەڕاستی خێری زیاتر هەیە چونکە خۆمان سەفەرمان کردم سەفەرم کرد بۆ دەروی وڵاتیش لە ڕەمەزانیشە نە ڕۆژم نەشکاندووە بەڕاستی چوو هەستمە ماندووبوون نەکردووە جانتایەکەم هەڵگرتووە گەشتمە دەرگای مەتارەکە لیان سەنووتم خۆ تا ئەو لە نەمدیوەتەوە بۆ خۆم لە شوێنێکی خۆشە دانیشتم وەڵا بەردەم شاشەیەکە و ئەنواعشی تێدایە و بەعرەز و پاڵم داوەتەوە خۆ ئیستراحەت و
ئێتە بۆچی من ڕۆژە بشکێنم کاتێک هیچ مادوونێکی تیانە ئەوە بۆیەوە ئەن تەسوم جاری وایە خودی طبیعەتی سەفەرەکە ئەوە خوازێ بە ڕۆژوبی هەر خۆش قبول ناکە ینی ئەگەر ئینسان تۆزە دینداری زێ بەهێز بێ نەختێک ینی محەبەتی لەگەڵ الله لەگەڵ ئەڵڵادا زۆر بێ هەر لە خۆ هەستەکە بە نەختێکەڵ باشە من بۆچی ئەمە بێ هیچ مادوونی بۆچی بە ڕۆژوو نەبم زیاتر مەشغوڵم بە ذیکر و بە عیبادات و بە دوعای خۆمەوە ئەوەم باشترە. مامۆستا زۆر سوپاس بۆم دەرفەتە دوا قسەی تۆ بۆ دوا قسەی تۆ لە مانگە پیرۆزەیە. من لە ڕاستیە مانگی پیرۆزی مانگی ڕەمەزان دەڵێم پرۆسەیەکی زۆر گەورەی مرۆڤایەتی پەروەردەیی زۆر بەهێزە ڕۆژوو تەنها ئەوە نییە کەم برسیە بین توینەوە بین خوای گەورە پێویستی بە برسیبوون و توینەوەنی من تۆ ناکا مەعیدە خاڵیکردن هیچ لەلای خوا فەلسەفەیەکی نییە ئەگەر لە پشتی ئەمەوە کۆمەڵێک ئەتوار هەن کۆمەڵێک کار هەن بەرجەستە نەبن بۆیە پێغەمبەری خوا فەرموویەتی پەروەردگار هیچ حاجە بە برسیبوون و توینەوەنی ئێوە نییە لە ڕۆژگوتنا پەیوەندی بە پرۆسەیەکەوەی ئەوش فێر ببین ئێمە خۆمان بگۆڕین ئێمە ئەگەر ئاکار و ئەتوارێکمان هەیە پێوەی ناشرینە لەگەڵمان هاتووە لە ژیانمانە مەحاڵ نییە گۆڕینی هەموو ڕیتمێکی ژیانی ئینسان قابلی گۆڕانە ئەها لە ڕەمەزانە بڕیار ئەدەم ڕیتمی 11 مانگم گۆڕی ڕیتمی 11 مانگە دە خواردن و خۆراک و ژێوی خۆم دەگۆڕم بۆ چووکە ئێرادەم هەیە بە یەک تۆز ئێرادە ئەتوانین زۆرشە بگۆڕین پرۆسەی پرۆژوو ینی پرۆسەی گۆڕانکاری لە دەرونی ئینسانە بەرەو باشتر نەک بەرەو خراپ بۆی دایمەن هەڵکشێ بەرەو باشە چونکە لە شریعەتی ئیسلامیە داوا لە ئینسانەکە هەتا تەمەنی هەڵکشێ ئەبێ ساڵحتر بێت چاکە خواستر بێت چاکتر بێ هێواشتر بێ هێمنتر بێ لەسەر خۆتر بێ خێری بۆ خەڵک زۆرتر بێ ئەبێ ڕۆژ بۆ زیاکە ئینشاڵڵا هیوادارم ڕەمەزان ئەم کاریگەری دووسکە سەر دەرونی ئینسان دەستە خۆش بە مامۆستا دووبارە بۆ ئەم میوانداری و زۆر سوپاس دووبارە زۆر سوپاس بۆ دکتۆر محەممەد پێنجوێنی تا بەرنمەیەکی تر بە خواتان ئەسپێرم خواتان